بسم الله الرحمن الرحیم. سەرەتا لە خوای پەروەردگار داواکارم کە ڕۆژ و تاعەتی هەموو خەڵکی هەرێمی کوردستانی قبول کرده بێتن و خوای پەروەردگار عاقبەتی هەموو لایەکمان خێر بکاتن و لە خوای پەروەردگار داواکارم کە ئەو جەژنە بکاتە جەژنی خۆشی و خۆشگوزەرانی بۆ هەموو خەڵکی کوردستان و جەژنە پیرۆزە لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم و خوازیارم کە ئەو لایەنە سیاسیانە کە چۆن ئەمڕۆکە خەڵک دڵی خۆشە کە ڕۆژی جەژنە لە دوای جەژن دڵی ئەو خەڵکە خۆشتر بکەن بە ئاشتەواییەکی سەرتاسەری و بە چاکردنی قەیرانی دارایی کە خەڵک جیرۆدەی بۆ خەڵک پێی ناڕحەتە و خوازیارم کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەوانەی کە بەرپرسن لە هەرێمی کوردستان هەنگاوێکی بوێرانە باوێن بۆ ئەوی کە ئەو جەژنەی کە ئەمڕۆکە تێدانە بیکەنە چەند جەژن لە هەرێمی کوردستان و دووبارە و سێبارە جەژنە پیرۆزە لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم و خوازیارم کە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبول کرده بێتن و ماندووبوونی ئەو خەڵکە بە فیڕۆ نەڕواتن و پاداشتی خۆیان وەربگرنەوە لە ڕۆژی قیامەت. خوای پەروەردگار عاقبەتی هەموو لایەکمان خێر بکاتن و سوپاس بۆ ئێوەش کە ماندوو بوون لەو مانگەی لەگەڵ ڕۆژەوانان لەگەڵ خەڵک بۆ گواستنەوەی ئەو دیمەنە جوانانەی کە هەبوون و خوازیارم کە خوای پەروەردگار بیخاتە تەرازوی حەسەناتی ئێوەش. دەستان خۆش بێ، سوپاستان دەکەم.